سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە یادی لەدایکبوونی پێغەمبەر عیسا دەکەین. پرسیارە سەیمیوانەکانم دەکەم و دەپرسم ڕۆڵی پێغەمبەران بەگشتی و حەزرەتی عیسا لە ناو پێغەمبەراندا چی بووە؟ ئایا دروستە موسڵمانان ئەم یادە بکەنەوە؟ ئایا یادکردنەوە بە ئاهەنگگێڕان دەبێت یاخود بە پەیڕەوکردنی بنەماکانی ئاینی حەزرەتی عیسا؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا پێغەمبەران هەڵبژاردەی خوان خۆی گەورە لە هەر گەل و میلەتێکە پێغەمبەرێکی ناردوو بۆی شەریعەت و یاسا و ئاینی خۆیان پێڕاگەیەنێ. عیسا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکێکە لە پێغەمبەرانی خوا کە بە پێی مێژوو ئەوەندەی لە قورئانیشەوە دیارە پێش پێغەمبەری خۆمان عیسا پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام عیسا پەیامەکەی زیاتر پەیامێکی ئەخلاقی و ڕۆحی بووە، لە ڕووی شەریعەتەوە شوێنکەوتەی تەورات بووە وەکو قورئان باسێکە، زیاتر ئیشی لەسەر وەکو، بەڵام پەیامەکەی ئەم زیاتر پەیامێکی ڕۆحی و ئیمانی بووە، شتی بڵێ ئەحکام و حەڵاڵ و حەرام ئەوانەی زیاتر تابع بووە بۆ ئاینی موسا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو تەورات وەکو لە قورئانەوە دەرەکەوێ. لەبەرەوە عیسا پێغەمبەرێکی خوایە و یەکێکە لە پێغەمبەرە گەورەکانی خوا عەلەیهی سەڵات وەسەلام، وەلای ئێمەی موسڵمان ڕێز و حورمەتی هەیە وەکو هەموو پێغەمبەرەکانی تر. ئەمە بەجێی خۆی، بەڵام تر هەندێک شت وەکو لە زۆر شتی تری مێژوویە خەڵک بە هەڵات چووە و شتی زیادە و ناڕەوا و نادروستیان داوەتە پاڵ پێغەمبەران و ئاینی خوا، ئاینە ئاسمانیەکان بەتایبەتی و ئاینانێک کەواکو پێش ئیسلام هاتوون و مێژوویەکی کۆنیان هەیە و زۆر جار شتەکانی شتی باوەڕ پێکرا و متمانە پێکراو نین. گەورەترین بەڵگە لەسەر ئەو شتانە کە لە ڕووی مێژووی و بەڵگەی و یعنی ڕاست و دروست نین ئەوەیە ئینجیل کە پەیامەکەی عیسای عەلەیهی سەڵات وەسەلام خۆی گەورە بۆی ناردووە، هەر لە بینی مەسیحیەکان و شوێنکەوتوەکانی عیسا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جیاوازی هەیە. یعنی ئینجیلی وایە لە ئینجیلێکی تر دوو جەڵدی زیاوە. ئەخر ئەمە چۆنە بێگەر کتێبێکی خوا بێ یەکێکیان گەورە بێ، یەکیان بچووک بێ، یەکیان زۆر بێ، یەکیان کەم بێ. بۆیە مێژوونووسەکان ئەوانەی کە وەکو ئەهلی تەحقیق و لێکۆڵینەوەن ئەڵێن ئینجیل 500 ساڵ یا کەمتر یا زیاتر دوای عیسا نووسراوەتەوە، کە بە 100 ساڵ و بە 500 ساڵ و بە 200 ساڵ دوای عیسا نووسرابێتەوە تەمان هیچ تەوسیقێکی نییە. بۆیە ئەو پیاوە ئاینیانە کەواکو خۆیانیان ناو شوێنکەوتو عیسا نووسیویانەتەوە دەماودەم شتێکیان دەستکەوتووە، اینجا بە پێی دەسەڵاتی پاشا و حاکمەکان زیاد و کەمی لێکراوە. لەبەرەوە حتا تەورات ئینجیلەکە زۆر جارانی جێی متمانە نییە زۆربەی ئەو شتانەی کەواکو تایەتی و لەسەری وتراوە، مەگەر ئەوەی لە قورئانە تەوسیق کراوە یا لە حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم، یان نازام لەوانەیە خۆشیان هەندێک نوسخەی ئینجیل هەبێ کە بەڕاستی جوولەکەکان و مەسیحیش ئەو نوسخە زۆر کۆن و قەدیمانەی کەواکو جێگەی متمانەیە کە زۆر شتی تایە پشتیوانی لە ئیسلام و پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلمەکە، ئەوە نایڵن ئەو نوسخانە بڵاو بێت بەڵکو دەسەگرن بەسەریا یاعی سووتێنن. ئەوە یعنی عیسا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ڕۆڵی پێغەمبەران بەگشتی لە قورئانی پیرۆزە کە باس کراوە دەتوانین لە پوختی کەینەوە لە یەک وشەیە، گەیاندنی پەیامی خوددا بە مرۆڤ. مەبەستی خوددا لە مرۆڤ چییە؟ بەگشتی بە کورتی ئەمەیە. لە تەفاسیلا بێگومان تەفاسیل شتی ترمان بۆ دەرەکەوێت کە بریتە یەکەم پەیامی خۆی گەورە چیتیایە بۆ مرۆڤەکان. بێگومان گرنگترین پەیامی خۆی گەورە کە داوای کرۆ لە مرۆڤەکان ناسینی خوددایە. ئەمە ئیشی هەموو پێغەمبەرانە کە خوددا تاکو تەنهایە. وەلەقەد بەعەثنا فی کل ئومەة رەسوولا ئەن یعبدوا الله واجتنبوا الطاغوت. ئیشی پێغەمبەران ئەمەیە، خوددا بپەرستن، لە ستەمکار و زاڵم دوور بکەون و غێری خوا مەپەرستن. ئەمە وەکو ناساندنی خوددا بە مرۆڤ، یعنی ئیشی مرۆڤ هەرچی مرۆڤ بەرامبەر بە خوددا ئەمەیە خوددا بناسێ وەکو خۆی مافەکانی خوددا جێبەجێ بکە. جا طبعا کە خوددات ناسی
بەشێ لە خوداناسی بریتە لە خوداپەرستی ئەرکی مرۆڤ ئەمەیە ئەرکی پێغەمبەران ئەم پەیامەیە کە هێنن بۆ مرۆڤەکان ئەرکی دووەمی کە بەیە لە تەفاسیلە بریتە لە بەیانکردنی حەڵاڵ و حرام چی حەڵاڵە چی حرامە کە ئەمە ئەگەر نمونونەکان بێنینەوە زۆر درێژاکێشێ بەس من نامێن نمونونەکان باسکەم بۆ نمونە مرۆڤ لەوانەیە بە تەجربە نەزانێ مەسەلەن عەرق حرامە نەزانێ مەسەلەن مارەکردنی دایک خۆشک حرامە کە لە هەندێک لە شەرایعی وەزعی ئێستا لە ئەوروپا هەیە مەسەلەن پەیوەندی جنسی نێوان نێر و نێر حرام مەسەلەن گۆشتی مردارەوە بۆ حرامە ئەمانە ئاینەکانی کە نەچێتە تەفاسیلەوە بەشێکی تری پەیامی پێغەمبەران کە لە قورئانی پیرۆزیشا باس کراوە بریتە لە چی بریتە لە تەزکیە و تعلیم یوزەکیهم و یعلمهم الکتاب والحکمە تەزکیە چییە بریتە لە پاکردنەوەی خەڵک باشە هەروەها فێرکردنی قوانین و شەرایعی بۆچی بۆی ژیانی خەڵک تەنزیم ببێ کەواتە بە کورتی ئیشی پێغەمبەران بریتە لە ڕێخستنی پەیوەندی مرۆڤ لەگەڵ خوددا ڕێخستنی مرۆڤ پەیوەندی مرۆڤ لەگەڵ مرۆڤ باشە بۆی ژیانیان چاک بێ لیەقومە الناس بالقسط بۆی دادپەروەری بڵاوێتەوە بۆی مرۆڤەکان ستەم لە یەکتر نەکەن باشە و ئامادەکردنی مرۆڤ بۆ ژیانێکی باشتر کە دوا ڕۆژە یعنی ئیشی پێغەمبەران بە کورتی ئەمەیە ئەوەی کە یان دەتوانین بڵێنەوەی کە دەڵێن وەڵامدانەوەی سێ پرسیارە گەورەکە کە بریتە لەکوێوە هاتوین مرۆڤ لەکوێوە هاتووە لەکوێ دروست بووە و بۆچی هاتووە ئیشی چیە لەسەر زەوی أن يعبد الله عفو أن يعبد الله واجتنبوا الطاغوت هروها وما خلقت الجن والإنس إلا ليعبدون هروها وإلى أين المصير يا أيها الإنسان إنك كادح إلى ربك كدحا فملاقيه بوي بيامي عيسى لم بيام قشتي لا ينداوى يعني بهمان شيء وهاتو بوي بانقشب كابو يكتا برستية كموشا كعيسى عليه السلام كلا دايق دبي دلتي قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا عیسا علیه السلام بەهەمان شێوە بیدعەیەکی نێناوە لەناو پێغەمبەرانە بەڵام هەموو پێغەمبەرێکیش پەیامێکی خاصی هەیە بۆ قەومەکەی خۆی بۆ نمونە سەیدنا شوعەیب محاربەی تەراز و بازی کردووە سەیدنا لوط محاربەی بەدڕەوشتی کردووە سەیدنا ڕەسوڵ الله محاربەی بتپەرستی کردووە عیسا علیه السلام پەیامی تایبەتی عیسا محاربەی چەند شتێکی کردووە یەکێ لەو شتانەی محاربەی کردووە مەسەلەی احتیکاری دینیە یعنی ئەوەی کە پێ وابێت تەنها تۆ چاکی تۆ ئەچیتە بەهەشت بە تایبەتی لای یەهودیەکان زۆر سەرزەنشتی حاخام و پیاوە ئاینی یەهودیەکانی کردووە لەسەر چی لەسەر ئەو احتیکارە دینی کە کردویانە دوو محاربەی فکرەی شعب الله المختاری کردووە گەلی هەڵبژاردەی خوددا کەوان پێیان وا بۆ ئەوان گەلی هەڵبژاردەی خوددان یەکێکی تر لە پەیامەکانی عیسا عەلەیهی سەلام بریتی بۆ لە تەوبیخکردنی یەهود لەسەر بێباوەڕی بەرامبەر بە ڕۆژی دوایی یعنی جوولەکەکان بێباوەڕ بوون بە ڕۆژی دوایی ئەیانگوت ئێمە ئین هی ئیلا حەیاتونە الدنیا ئێمە ژیان تەنها ژیانی دنیاە لێرە ئەمرین و لێرە زیندوە بینەوە تەنها دەسۆش هەندێک فیرەقی یەهودی بڕۆی وایە کە بەهەشت و دۆزەخ لە دنیادایە بڕۆی بە تەناسخ الأرواح هەیە یەکێکی تر لە پەیامەکانی عیسا کە پەیامی گەورەیە کە بریتی بۆ لای یەکتاپەرستی ئەم خاڵە زۆر گرنگە هەم لە قورئانی پیرۆزە عیسا ئەمەی وتووە من داوای عیسا فەرمی من داوام نەکرد دایکم خۆم بکەن بە خودا باشە دوو هەروەها لەوە یەکەم وەسێتە کە جوولەکەکان پرسیاری لەکەن یا عیسا یەکەم وەسێت چییە الله اعلم يا إسرائيل أن الله إله واحد وصيتي يكم ويك خدا تاكو تنها وكل إنجيل متاهات وصحيح بنت بويا بيامي عيسى عليه السلام بيامك جوازني لبيغمبران بيامك هموي بريتي لا ئاشکردنەوەی مرۆڤ لەگەڵ خوددا و زانینی ئەرکەکانی مرۆڤ لەگەڵ خۆیدا لەگەڵ دەوروبەریدا. خوای پەروەردگار کە ئەم بوونەوە و کەون و کائیناتی دروست کردووە لەسەر تەنزیم و یاسا و ڕێسایەک دروستی کرۆ بۆ هەموو مەخلوقاتێکی خۆی لە بێزمان و لە مرۆڤ و لە ئەرز و ئاسمان و کەون کە هەمووی ئێستا بە چاوی سەر ئەیبینی هەمووی بە تەنزیم و یاسایەک دێت و حرەکەتەکە و ئەڕوا و مهمەی خۆی بەجێ ئەهێنێ لەناو ئەمانەشدا مفرەدەیەکەیە کە پێی ئەوترێ مرۆڤ ئەم مرۆڤە کە بەرزترین و خۆشەویستترین و ڕێزدارترین دروستکراوەکانی خوای پەروەردگارە لە نێو چوارچێوەی دروستکراوەکانی خوای پەروەردگارە وەکو هەموو ئەم ڕۆژ و ئەرز و ئاسمان و فەلەک و هەسارەیە کە ئێمەی بینین لەسەر نظام و دەستور و یاسایەت و ئەچێ و ئیشکاری خۆی جێبەجێەکە ئەم مرۆڤەش ئەبێ بەرنامە و پرۆگرامێکی هەبێ کە لەسەری بژی بۆیە پێویستی ژیانی مرۆڤایەتی بۆ کە خوای پەروەردگار پەیتا پەیتا پێغەمبەران بنێرێت
و پێغەمبەرانی خۆی لەسەر ئەرزە هەڵبژێرێ و دەستنیشانیان بکات بۆ ئەوەی کەوا پەیامی خوای پەروەردگاریان پێ بگەینێ کە پەیامەکەش بریتیە لەوەی کە مرۆڤ چۆن بژی لە هەموو سەردەم و چاخ و زمانێکە شریعەتێکی هەبێ، یاسایەکی هەبێ، بەرنامەیەکی هەبێ لە سروشتی مرۆڤایەتی خۆی دەرنەچێت و بتوانێت و بزانێ هەست بۆ بکات پێش هەموو شت کە خالقێکی هەیە و پابندە بە ئەوامراتی ئەم خاڵقەوە. ولقد جعلنا لكل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت. بۆ هەموو ئومەتی خوای گەورە پێغەمبەرێک و فرستادۆ نێراوێکی ناردووە کە عیبادەتی خوا بکەن و واز لە ملهوڕ و واز لە شیرک و واز لە کوفر و واز لە هەموو شتێکی خراپ بێن بە گوێرە ئەو بەرنامەی خوای پەروەردگار هەنگاو هەڵبێن و بژین بە درێژایی کاروانی پێغەمبەران لە ئادەم هەتا پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم هەمویان وەک پێغەمبەری خوا فەرمێن نحن معاشر الأنبياء إخوة لعلات ديننا واحد. ئێمە کۆمەڵی پێغەمبەران کۆمەڵێ براین لە باوکێک بەڵام دایکمان ژایە، هەمومان لە باوکێکی دینەکەشمان یەکە کەواتە ئەسڵی عەقیدەی عیسا و موسا و ئیبراهیم و نوح و هەموو باقی پێغەمبەرانی تر یەکشت بووە کە بریتی بووە لە تەوحید و یەک بەخواناسین و عیبادەتکردنی خوای پەروەردگار و دوورکەوتنەوە لە هەموو هێز و دەسەڵاتێک کە بچێتە قاڵبێک ئینسان لێ بترسێ و لێ بۆ کەسکاو بەخوای بزانێ لەگەڵ ئەو بەرنامە و شەریعەتەی بە گوێرەی ئەو زەمانە بە گوێرەی ئەو زەمینە کە خوای پەروەردگار ناردوێتی. دیارە حەزرەتی عیساش کە یەکێکە لە پێغەمبەرانی ئولو العەزم، یەکێکە لە پێغەمبەرانی بەرز و باڵای خوای پەروەردگار وەک هەموو پێغەمبەرانی تر، ئەویش بە شەریعەت و بە دەستور و یاسایەک بۆ کات و زمانی خۆی کە هاتووە مهمەی خۆی تەواو کردووە و لە دوای ئەویشەوە کە خاتەمی ئەنبیا کە پێغەمبەری ئێمەیە هاتووە بە هەمان شێوە لەسەر عەقیدە و بیر و باوەڕی عیسا کە عەقیدە و بیر و باوەڕی تەوحیدە کە درێژیان بەم کاروانە داوە. بەڵام ئەوەندەی هەیە کە ئێمە ئێستا ئومەتی پێغەمبەری آخر زمانی صلی الله عليه وسلم هەموو ئەو دین و شەریعەتانێک کە لە پێش پێغەمبەری ئێمەدا هاتووە سڕاوەتەوە و احتفاظ خوای پەروەردگار نەیهێشتووە بمێنێتەوە وەکو خۆی، چونکە ئیشی پێ بڵێن بەشەر مرۆڤایەتی ئیشی بۆ شەریعەتانە نەماوە. ئێمە کە آخر پێغەمبەر وە کۆتا پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بە بەرنامەی قورئانەوە هاتووە و ئیمانیشمان بە هەموو پێغەمبەرەکان هەیە لە ناویشیاندا عیسا کە پێغەمبەری خوا بووە. پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ خوای گەورە و پەروەردگار ناردوونی بۆ ئیسلاحی مجتەمع. یەکەم جار ناردوونی بۆ ئەوەی کە خوا بە خەڵکی بناسێنن، چونکە ئیسلاحی مجتەمع بەبێ ناسینی خوا نابێ. ئینسان هەر کاتێک پەرستراوەکەی لێ تێک چوو هەموو شتەکانی تری لێ تێگەچێ. بۆیە ناردنی پێغەمبەران وەک ئەوەی کە خوا فەرمێ ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. بەتەئکید و بەدڵنیاییەوە ناردومانە لە هەموو ئومەت و گەلوونەتەوەیەک پێغەمبەرێکمان ناردووە لە ناو پێغەمبەرانە، بەڵام هەموو ئەم پێغەمبەرانە بۆ هەموو گەلوونەتەوەکان ئیشەکانیان بریتی بۆ لە دوو شت. یەکەم ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. یەکەم خەڵک یەک خوا بپەرستێ و تێبگا تەنها یەک معبودی هەیە، هەم لە ڕووی ڕۆحی و لە ناخی خۆیدا تێبگا کە جگە لە ذاتی ئەڵڵا شتێکی تر نییە بیپەرستێ، لە ڕووی فەلسەفیەوە بە دوای شتێکی تران نەگەڕێ، هەموو شتەکانی بگەڕێتەوە بۆ لای بگەڕێنێتەوە بۆ لای یەک کەس کە ذاتی خوای گەورە و پەروەردگارە. دووهەم واجتنبوا الطاغوت، دووری خەڵکی فێر بکەن کە دوور بکەونەوە لە خراپپەرستی، زاڵم پەرستی، ئیتاعەکردنی کوێرانە و گوێڕاڵیکردنی کوێرانە بۆ زاڵم. کەلیمەی تاغوت لە قورئانە کە هاتووە، تاغوت فعل مازەکەی تەغا یعنی پڕ بوو، کەسێک کە ستەمی لێ ئەڕژێ. پێغەمبەران هاتوون یەکەم خوا بە خەڵکی بناسێن، دووهەم خەڵکی دوور بخەنەوە لە هەموو ستەمکارێک و لە هەموو ستەمپەرستێک و لە هەر کەسێک کە ستەمیان لێکە. بە شێوەیەکی گشتی ئەمە پەیامی هەموو پێغەمبەران بوو. پەیامی پێغەمبەر عیساش سەلامی خوای لەسەر بێ وەک ئەوەی کە خۆی بۆمان باس ئەکا، قورئان باسی ئەکا لەسەر زبانی عیساوە سەلامی خوای لەسەر بێ. کاتێک قورئان باس ئەکا کە سەلامی خوای لێبێ موسا عیسا ئەفەرمێ بە قەومەکەی قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا. ئەڵە من بەندەی خوام وەک باقی پێغەمبەرانی تر، خۆی ناکا بە شتێکی تر، و من کتابی خوام بۆ هاتووە. وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا. نصحتیانە کا بەوەی لە هەر شوێن و هەر جێگایەک بێ ئەم پیاوە مبارەکە خوا مبارەکی کردووە، نەک شتێکی تر. وجعلني مباركا، خوا مبارەکی کردوم. ئەمە
فەرمایشتی عیسایە خوا بۆمان نەقڵەکە و ئەوسانی و ئەو پەروەردگارم کە منی مبارەک کردووە وەسیەتی کردم ڕای سپاردوم بسەڵاتی سەڵات بە معنای دوعا و نوێژکردنێک بەپێ ئەو شریعەتی ئەو هێنایەتی وەزەکاتی وەزەکات وەزەکا بە هەموو معناکانی هەتا ئەو کاتێکە لە ژیانە بوو. پاشان یەکێکتر لە پەیامەکانی عیسا سەلامی خوای لەسەر بێ و باقی پێغەمبەران بەڵام لێرە لەسەر زبانی عیسا ئەفەرمێ وەبەڕەم بیوالیدەتی و چاک بم لەگەڵ دایکمدا. لێرە عیسا ئەفەرمێ وەبەڕەم بیوالیدەتی لەگەڵ دایکما چاکم باسی باوکی ناکە چونکە لە ئێمە لە قورئانە و ئیعتیقادی ئێمە وەکو موسڵمان و شێکوتنی پێغەمبەران پێمانە عیسا لە دایک بۆ باوکی نەبووە باشە وەبەڕەم بیوالیدەتی عیسا فەرمێت چاک بم لەگەڵ دایکما وەلەم یەجعلنی جەبارا شەقیە و خوا جەلە جەلالوه منی نەکردو بە کەسێکی تووڕەی سەر کە لە ڕقی سەر لە شێوە. ئەمە پەیامەکەی عیسایە سەلامی خوای لێبێ. پاشانە فەرمێکی والسلام علي يوم ولدت ويوم أموت ويوم أبعث حيا کەواتە سەلامی خوا لەسەر من بێ یعنی من دوعاکە ئینجا بۆ خۆی خوایە بم پارێزە و سەلامەتم کە ئەو ڕۆژی کە لە دایک بووم ئەو ڕۆژی تایە ئەمرم ئەو ڕۆژی تایە زیندوە بمەوە کابوو ئەمە هەموو پەیامی پێغەمبەرانە لە خواپەرستی و دوورکەوتنەوە لە زوڵم وستەم و چاکبوون لەگەڵ خەڵکدا و ئیتاعەکردنی خوا و ڕێزگرتن لە خەڵک و داواکردنی سەلامەتی بۆ خۆی و بۆ باقی خەڵکتر. طبعا ئێمە وەکوتمان لە ئوسوڵ و عەقیدە و بنەماکانە پێغەمبەران هەمویان یەکن باوەڕبوون بەخوا بە ڕۆژی دوایی فەزائیلی ئەعمال فەزائیلی ئەخلاق ڕەذائیلی ئەخلاق شتە ئەساسی و بنەڕەتیەکان لە هەموو ئاینەکانە یەکە بەڵام تەشریع و تەفاسیلی شەریعەتەکە جیاوازە بۆیە ئاینی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم کۆتا ئاینی ئاسمان و خوایە بۆ مرۆڤایەتی و بەشەرەکان بە خاتری ئەوە ئەم شەریعەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاری پێکرێ نەک شەریعەتەکانی کە حتا لە حەدیثی صحیحی پێغەمبەر هاتووە کە ئێمە وەکو ئەهلی سونە و جەماعە عەقیدەمان وایە عیسای کوڕی مەریەم عەلەیهی سەڵات وسەلام نەمردووە و لە ئەخیر زەمانە یەتەوە سەر زەوی بە شەریعەتی پێغەمبەر کارەکە شوێن لە دوای ئیمام و پێشەوای موسڵمانان و نوێژەکە عیسا عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوە یعنی ئەوە تا ئەو کە دواتریش دێت و ماوە دوای پێغەمبەر وەکو لە بێتە ئومەتی پێغەمبەر لەسەر شەریعەتی پێغەمبەرەوە لەبەرەوە نەبێ موسڵمان شوێن ئاینێکی تر بکوێ با ئەو ئاینە لە ئەسڵی شا لای خواوە هاتووە لەبەر دووهۆ یەکەم ئەو ئاینە دەستکاری کراوە قورئان لە چەندین شوێنە ئافەرمێ يحرفون الكلمة عن مواضعه يعني أي قرن دوو ئەم ئاینە ئەخیر ئاینە کە خۆی گەورە بڕیاری داوە خەڵک شوێنی کەوێت ئەبێ ئەوش کە گاور و جوولەکەن شوێنکەوتەی موسا و عیسان عەلەیهیمو السەڵات وەسەلام هەر بێ شوێن ئاینەکەی پێغەمبەر کەون لەم سەردەما لەبەرەوە یادی لەدایک بوونیان بێ یادی مردنیان بێ هەر مناسبێکی تریان بێ موسڵمان نابێ ئەو یاد بکە لەگەڵ ئێمە ڕێز و حرمەت و تەقدیرمان هەیە بۆ ئاینەکە بۆ پێغەمبەرەکە بۆ ئاینە ڕاستەکە کە لە خواوە هاتووە بەڵام ئێستا ئەم ئاینەی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم ئەخیر شەریعەت و پەیامی خوایە بۆ سەر زەوی مرۆڤایەتی پێغەمبەری خوایش فەرمێ من تەشەبەه بقوم فهو منهم هەر کەسێ خۆی بچوێنێ لە گەلێک ئەوە لەوانە پێغەمبەر لە فەرمودەیەکی تری صحیحە فەرمێ ما يسمع بي يهودي ولا نصراني ثم لا يؤمن بي إلا دخل النار هەر گاور و جوولەکێ شریعەت و پەیامەکەی منی پێ بگا و قبوڵی نەکا کە خوا داوای کردو بێ خەڵک شوێنم ئاینە بکەوێت لە ئاخیر زەمانە ئەچێتە دۆزەخۆ لە بەرامبەریشدا ئەفەرمێ هەر گاور و جوولەکێ باوەڕ بە من بێن و باوەڕیان بە پەیامەکەی عیسا و موساش بوو بێ پێشە خوا دوو جار پاداشان یعنی دوو قات دوو بەرابەر پاداشان چکە باوەڕیان بە دوو پێغەمبەر هێناوە بە دوو ئاین هێن ئاسمانی هێناوە بەڵام ئەگەر باوەڕی بە پێغەمبەر و شەریعەتەکەی پێغەمبەر نێنا ئەو باوەڕی بە عیسا و موساش نییە چونکە ئەوان ئەوتە لە قورئان لەسەر زمانی عیسا فەرمێ ومبەشیرا برەسوول یەئتی من بعد اسمه ئەحمەد مژدەتانە دەمێ بە پێغەمبەر دوای من دێناوی ئەحمەدە کە ئەحمەد و محەممەد هەر ناوێکن ئێو کابرا ئەگەر شوێن کەوتەی عیساش بێ عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو شوێنی پێغەمبەری ئیسلام کەوتایە صلی الله عليه وسلم لەبەرەوە ئەم یادی
لەدایک بوون و حەفلە و ئاهەنگ و مناسەباتە بۆنەی لەدایک بوونی عیسا و عەلەیهی سەڵات وەسەلام ئەکرێ. جارێ من هەر بۆ خۆم ئەوەندەی بە دواچوونم کردو گومانم هەیە هەر لە دینی عیساش و مەسیحێتیشان نیە ئەوە لە دینە ڕاستە ئەسڵەکە ئەوە دروستکراوی قەشە و پیا و ئاینەکانە کە بە درێژایی مێژوان ئیسفادەیان لە شت کردو بە ناوی دینەوە ئیسفادەی دنیایی و مادی ئەوانیان بۆ خۆیان و بۆ حاکم و کاربەدەستەکان وەدەستخستووە. پاشانیش بەڕاستی ئەگەر شتێکیش بێ لە ئاینێکی ترا بڵێن شتێکی فەرعی ئاینەکەی خۆیان بێ هیچ عەلاقەیەکی بە موسڵمانەوە نیە، هیچ عەلاقەیەکی بە موسڵمانەوە نیە. یعنی ئاین وەکوایە دینێکە لە سەردەمی خۆیان هەندێ دابوو نەریت و شتی خۆی هەبووە، ئاینێکی تریە ئاینی تریش خۆی مناسەبات و جەژن و خۆشی و شتەکانی خۆیەتی. ئەوەتە پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم هاتوو بۆ مەدینە. لە مەدینە دوو جەژن هەبووە پێش ئیسلام، خەڵکی مەدینە خۆشی و شادیان تیا گێڕاون. پێغەمبەری خوا فەرمی ئەمە چێوان شەڕە ئەمە ڕۆژی جەژنە و لە ساڵام دوو ڕۆژەمان هەیە و ئاوا خۆشی و شادی تیا گێڕن. ئەفەرمی خوای گەورە بۆی گۆڕیون بە دوو جەژنی تر، جەژنی مانگی ڕەمەزان کە جەژنی ڕەمەزانە و جەژنی قوربان کە جەژنی دوای ئەنجامدانی فەریزەی حەجە. هەردوو جەژنەکە ئیسلام دوای ئەنجامدانی عیبادەتێک دێ. ئەوەی ڕەمەزان دوای یەک مانگ عیبادەتی ڕەمەزان دێ، ئەوەی قوربان دوای ئەنجامدانی حەجی ماڵی خوا دێ. لەبەرەوە موسڵمان بەڕاستی ئەبێ خۆی بپارێزێ، خۆی بە دوور بگرێ لە بەشداریکردن، لە تێکەڵاویکردن، لە زیندووکردنەوە، لە بە ئاسایی گرتن بەشداری ئەم حەفلە و مناسەباتە، هی عیسای کوڕی مەرێم بێ، هی موسا بێ، هی هەر شتێکی تریش بێ کە بە ناوی دینەوە باسەکرێ. بەڕاستی ئێمە دینی خۆمان ڕێوشوێنی خۆمانی بۆ دیاریکردن، ئەحکامی خۆمان هەیە، یاسا و ڕێسای خۆمان هەیە، ئەبێ وا بکەین نەک هەر کەس هەرچی کرد. پێغەمبەری خوا فەرمێ ئێوە ئیممە ئەو کلگ مەبن، هەر کەسی هەرچی کرد ئێوەش لەگەڵی بن. ئێوە ئەبێ خاوەن هەڵوێستی خۆتان بن، لە شتی چاک و باش و ڕاست و دروستە لەگەڵ بن، لە شتی خراپ و نادروستە لەگەڵ نابن. لە ڕاستیدا ئێمە دەبێت دوو شت لە یەکتر جیا بکەینەوە مامۆستای من. یەکەم سەری ساڵ ئێستا سەری ساڵ بابەتێکی جیهانیە. من وەکو خۆم تێڕوانینی خۆم نامەوێت هیچ بۆیاخێکی دینی بکەم. یعنی سەری ساڵ وەکو چۆن ئێمە لە دنیادا پێوانەمان هەیە، کێشانەمان هەیە، شتی عالەمین، کیلۆمان هەیە، کیلۆوایتمان هەیە، ئەم شتانەی پێوپرێ. سەری ساڵ کە ئێستا هەیە تاریخێکە تەنانەت لە وڵاتە زۆر محافظکارە ئیسلامیەکانی ژەسە سعودیش بڕیاری داوە کار بەوە بکە. یعنی وەکو ڕۆژمێر، وەکو تەقویم بەکاری بێنی، ئەمە هیچ گرفتێکی تێدا نییە. بەڵام مەسەلەی ئەو یادکردنەوە و ئاهەنگ و ڕازاندنەوەی دار و ئەم شتانی کاکرێم بابەتێکی ترە. ئێمە زەوابەتمان هەیە بۆ ئەمە. تەنانەت ئەگەر موسڵمانێک پسێ بۆ نوێژی هەینی دروست نییە بەسەر خەڵکە هەنگاو بنێ، پێ بە خەڵکا بنێ بۆی بچێ بۆ ڕیزی یەکەم. دروست نییە لە کاتی وتاری مامۆستایە کە خوتبە ئەخوێنێتەوە تۆ قورئان بخوێنی. ئەم زەوابیتانەمان هەیە. ئایا سەری ساڵ چییە؟ چۆن یادەکەیتەوە؟ ئایا ئێمە زەوابتمان نیە تەنانەت بۆ سەری ساڵی هیجرەت؟ زەوابتمان نیە بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام؟ بێگومان ئەم شێوازە یادکردنەوەی کە هەیە ئەسڵەن سەری ساڵەکە جارێ با باسکەینەوەی کە ئەکرێت و بەتایبەتی لە شەوی 31 تا سەعات 12 تر دنیا ئەخرۆشێت و ئەمانە تێکەڵاویە و مەشروب بەخورێتەوە و ئاهەنگەکرێ. ئەمە بەڕاستی مخالفی پەیامی عیسای عەلەیهی سەلام، چونکە عیسا عەلەیهی سەلام بۆ نمونە اختلاط دروس لعين مسيحية، لعين مسيحية حتى لم إنجيليك يستهي عيسى فرمي من نظر إلى امرأة ليشتهيها فقد زنى بها بقلبه. إنجيلي متى قالتي الله هركس سيري عفرته بك أبوي أعرزوي كذا سري أو بدلي زنا إلى قلا كردوا. يعني أي باش عاية لما هنجنا ده مرة نادا عيسى ده فرميتشي هلا إنجيلا عيسى ده فرمي لا تشرب خمرا ولا مسكرا عرق مخوره. آية لشوي سري صالد عرق تخورته ويا ناخورته. باشا لا یەکێ لە کتێبەکانی عهدی قەدیمە هاتووە بزانم کتێبی ئیرمیا دەڵێ هەر کەسێک دارێک ببڕێتەوە بیڕازێنێتەوە سەیری بکە وەک وایە بتپەرستی کردبێ. کەواتە ئاهەنگەکانی سەری ساڵ ناشەرعیتایە ئەگەر موسڵمانیش بیکات وەگەر یادی لەدایکبوونی پێغەمبەریش بێ ملاحەزەمان لەسەری هەیە. بەڵام وەکو پێوەر و بەکار بێ کێشە نییە، وەکو پێوەر وەکو ساڵنامە. سەبارەت بە یادی لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلام کە لە 25 هەموو ساڵێکە هەڵبەت لای کەنیسەی غەربی کاسۆلیک و پرۆتستانت 25 هەموو ساڵێک یادی لەدایکبوونی عیسا هەڵبەت کە ملاحەزە زۆرە لەسەرەوەی ئایا ڕۆژە ڕۆژی لەدایکبوونێتی، چونکە مەسیحیەکان
دوای 340 ساڵ بڕیاریاندا کە 25 مانگ 25 دیسەمبەر ڕۆژی لەدایکبوونی عیسایە، چکە پێشتر و ڕۆژە نەبووە، ساڵەکەشی تەنانەت لە نێوان ئینجیلی مەتا و لۆقایە جیاوازی ئایا لە ساڵەکە لەدایک بوو. ئینجیلی مەتا ئەڵێ لە سەردەمی هێرۆدسا لەدایک بووە، یعنی کەواتە 4 ساڵ پێشم تاریخاکە، ئێستا عیسا تەمەنی 2022 ساڵە. باشە ئینجیلی لۆقاڵێ لە ساڵی ئەحسایی ڕۆمانیا بووە کاکاتە 6 میلادی 13 ساڵی بینە لە نێوان کەنیسەی کاسۆلیک کە غەربیە لەگەڵ کەنیسەکانی قبتیەکان ئەرسۆدۆکسەکانە 12 ساڵی بینە، ئەوان ئەڵێن عەفو 12 ڕۆژی بینە، ئەڵێن 9 یا 7 کەواتە لەدایکبوونی عیسا یەکێکتان لە دایرەتە المعارفی بریتانیا جەڵدی 15 باشە هاتووە ئەڵێ چی؟ ئەڵێ هەرگیز پێش 300 ساڵ عەفو 300 ساڵ دوای مەسیح یادکردنەوەیەکمان نەبووە ناوی یادکردنەوەی مەسیح بێ. باشە بۆچی خراوەت ئەم کاتەوە لەبەر یەک کۆکار؟ بۆچی پەیوەندیان چییە سەری ساڵ و لەدایکبوونی عیسا؟ لەبەر ئەوەی 50 ساڵ پێش میلاد 50 ساڵ زیاتر پێش میلاد ئەم سەری ساڵە هەر هەبووە، یعنی پەیوەندی بە لەدایکبوونی عیساوە نییە، بۆ یاڵەم بابەتێکی دینی نییە. لە ڕۆمە ساڵانە ئێستا گەرێمە سێری شەوی یەڵدا بکەین، شەوی یەڵدا درێژترین شەوی ساڵە و ڕۆژەکەی کورتترین ڕۆژی ساڵە، بەڵام ڕۆژی دواتری کە 22 مانگ و 23 مانگی 12 ئەکا دوێنێ و پێرێ ڕۆژ ئەگەڕێتەوە، پێڵەن ئینقلابی شەمسی، کاتی خۆی پێوتراوە عید شەمس. مەسیحەکان هاتن ئەمان دەستکاری کرد، وتیان عیسا وەکو خۆر وایە و دنیا ڕووناگەکاتەوە، هاتن ئەم دوشتیان تێکەڵاو کرد وەڵحاڵ بۆیاغێکی ئاینیان پیا کرد. ئەجینا لەدایکبوونی عیسا پەیوەندی نییە بەسەری ساڵەوە، بەڵام مەسیحەکان هاتن ئەمانی سێغلال کرد، هێواش هاتن بابەنوێلیان بۆ زیاد کرد، دار ڕازانەوەی داریان بۆچی بۆ بانگەشەکردن بۆ ئاینەکەی خۆیان. بەڵام بەڕاستی ئەم دوو بابەتە پەیوەندیان نییە بەیەکەوە. بەڵام مەسەلەی یادکردنەوەی عیسا بۆ نمونە ئەگەر ئێمە بڵێن عیسا لە 25 مانگە لەدایک بووە، ئایا ئێمە وەکو موسڵمان دروستە باسی بکەین؟ بێکمان دروستە، چونکە عیسا پێغەمبەرێکی خوایە بە موعجیزە لەدایک بووە، 25 جار لە قورئانە ناوی هاتووە، 10 جار بە ئیبن مەریەم ناوی هاتووە، سورەتێ بە ناوی دایکیوەتی کە مەریەمە، سورەتێ بە ناوی باپیرێتی کە ئالی عیمرانە، سورەتێ بە ناوی موعجیزەکانیوەتی، پانتاییکی زۆر لە قورئانی پیرۆزە باسی عیسا کراوە. بەڵێ خوای گەورە فەرمی ئەو ڕۆژی کە عیسا لەدایک بۆ عیسا خۆی فەرمی سەلام عەلەیە و مەولدت، سەلامی خوا لە عیسا بێ. بۆیە ئێمە وەکو پێغەمبەران عیسا لەبەر لای ئێمە پێغەمبەرێکە، یادکردنەوەی عیسا بۆ موعجیزەی کە لەدایک بۆ هیچ گرفتێکی تێدا نییە، وەکو چۆن یادی پێغەمبەر دەکەین، وەکو چۆن یادی پێغەمبەر موسا دەکەینەوە تا بە ڕۆژوو دەبین لە 9 دەی محەڕەمە، بە هەمان شێوە دەکرێت باسی عیسا بکەین عەلەیهی سەلام موعجیزەی لەدایک بوونی و دووپاتیش لەوکەینەوە کە عیسا نە خودایە نە کوڕی خودایە، پێغەمبەرێکە وەکو مرۆڤ شیری خواردووە، گریاوە، برسی بووە، تینووی بووە، خەوتووە و هەروەها چۆتە سەر ئاو، مرۆڤێک بۆ ترساوە خوێنی لێ هاتووە، مرۆڤ بووە، عیسا مرۆڤ بووە، تەنها باوکی نەبووە. ئەگەر باوکیشی نەبووە ئەماکەن بە بەڵگە کە کوڕی خودایە، ئەوە ئادەم نەدایکی هەیە و نەباوکی هەیە. ئەم بابەتە ئێمە گەر بۆنەیەکی وەکو میلەت گەر بۆنەیەکمان هەبێ، وەکو موسڵمان بۆنەیەکمان هەبێ، ئەبێت لەم دوو ڕوانگەیەوە تەماشایکەی. وەکو دین ڕەبتێکی بە ئێمەوە نییە، ئێمە موسڵمانین، بوناسەبەی خۆمانمان هەیە، جەژنی خۆمانمان هەیە کە خوای پەروەردگار ئەو دوو جەژنەی داناوە پێغەمبەری خوا تەشریعی کردووەکە، ئەو دوو ڕۆژەی جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانە و جومعەشکە بە حەد فەرمودەکانی پێغەمبەرا بە جەژن ناوی هاتووە. ئەوەی کە جەژن بێ بۆ ئێمە ئیماندار و موسڵمان ئەمانەیە کە خوا و پێغەمبەری خوا و شەرعی پیرۆزی ئیسلام بۆی دیاری کردبین. لە ڕووی دینداریەوە ئێمە پابەندی شەرعی عیسانین و پابەندی دینی عیسانین عەلا نەبینا و عەلەیهی سەلام، کەواتە هیچ ڕەبتێکی لە ڕووی دینیەوە هیچ پەیوەندیەک و ڕەبتێکی بە ئێمەی میلەتی کوردەوە نییە. لە ڕووی نیشتیمانی و ئەوەی کە ئەمڕۆ باز ئەکرێت جەژنی نیشتیمانی و عیدی وەتەنی بە ئیسلاحی دەوڵی عەرەبی و ئەمانە هیچ وەکو نیشتیمانیش ئێمە کوردین، قومیەتێکی جیاین، زمانێکی جیاین، کلتور و فەرهەنگ و ئەدەبێکی جای خۆمان هەیە و هەندێک مناسباتی نیشتیمانی خۆمانمان هەیە کە نابێت ئەوش لە قاڵبی شەرعاتی پەڕێنین، کەواتە نە لە ڕووی نیشتیمانیەوە نە لە ڕووی دینیەوە ئەم جەژنە پەیوەندی بە مرۆڤی موسڵمان و مرۆڤی کوردەوە نییە. هەچ کەسێک کە ئەیکا ئەبێ لە خۆی بپرسی بڵێ کاکە ئەرێ تۆ مناسبەت چێوە هەڵەپەڕی، مەسیحی نەخێر مەسیحی نیم، وەکو زمان و قومیت مەسیحی نەخێر، وەکو دین مەسیحی نەخێر بە ئیدعای ئەوان، کەواتە هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نییە نەخێر، بەڵام ئەوە بۆ خۆیان کە مەسیحین
جژنی خۆیانەکەنەوە ئازادن تخوساتی خۆیانەکەن مرۆڤن خەڵکی ئەم وڵاتن خەڵکی هاونیشتیمانی ئەم وڵاتن لە نیشتیمان بوونە لە هاوڵاتی بوونە لەگەڵ ئێمەیە ئینسیجامیان هەیە و ڕێز لێگیراون و نابێ ئیهانە بە دین و عەقیدە و بیر و باوەڕی خۆیان چی ئەکەن بیکەن تخوساتی خۆیان جژنی خۆیان بەڵام هیچ پەیوەندیەک و هیچ پەیوەستیەکی مرۆڤی کورد نە لە ڕووی دینیەوە نە لە ڕووی نیشتیمانیەوە بەم جەژنەوە نییە و هەچ کەسێک خەریکی ئەمەیە بۆ خۆی سەری خۆی یەشێنێ پێم وابێ. یادی لەدایکبوونی سەیدنا عیسا ئەو کاتێک کە لەدایک بووە خۆی بۆ خۆی وەکو ئاەتەکەی کە پێشتر خوێنمەوە دووبارە یەکەمەوە خۆی دوعاکە فەرمی وەسەلام عەلەیە یەومە ولیدت وەیەومە ئەموت وەیەومە ئوبعەث حەیە. یعنی ڕۆژی لەدایکبوونی سەیدنا عیسا ڕۆژی مبارەک و پیرۆزە دوعاکردن تێیدا دڵخۆش بوون پێی کە پێغەمبەرێک لە پێغەمبەران لەم ڕۆژەدا لەدایک بووە تەوحیدی بە خەڵک ڕاگەیاندووە خوای بە خەڵک ناساندووە پەیامێکی جوانی باشی پەسەنی ڕەسەنی بە خەڵکی گەیاندووە شانازی پێوەکردنی بۆ مسلمان ئەولاترە وەک چۆن پێغەمبەرمان سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە چووە مەدینە بینی جوولەکەکانی مەدینە بەڕۆژن فەرمی بۆچی بەڕۆژن ئەرزیان کرد لەبەر ئەوەی لەم ڕۆژەدا خوا سەیدنا موسای ڕزگار کردووە لە دەستی فیرعەون و شوێنکەوتوەکانی فەرمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئێمە ئەولاترین بە موسا ئێمەش بە ڕۆژوە بین حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی بۆی مخالەفەی ئەوان بکەم لە ساڵی ئایندەیە لە ڕۆژی نوێی عاشورایە بە ڕۆژوە بم ئەوان دە بە ڕۆژوە بن فەرمی نۆش بە ڕۆژوە بم بۆ ئەوەی ئێمە جیاواز بێ لەوەی ئەوان کەواتە بەقیاس لەسەر ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستی بۆ موسا نزیکی بۆ سەیدنا موسا سەلامی خوای لێبێ هەمان نزیکیشمان بۆ سەیدنا عیسا بۆ پشتگیریکردنی پەیامەکەی کە تەوحیدە دروستە پێی بڵێن بەڵێ ئەمڕۆ یادی لەدایکبوونیەتی سەلامی لێبێ بەڵام بەچی بە زیندوکردنەوەی پەیامەکەی چییە؟ پرسیارەکە لێرە ئەمەیە پرسیارە گرنگەکە ئەوەیە پەیامەکەی سەیدنا عیسا ئەوەیە کە خوای گەورە و پەروەردگار بۆمان بەیانەکە لە قورئانە ئەم شەتەحاتی کە ئێستا خەڵک بە ناوی عیساوە بە ناوی شوێنکەوتنی عیساوە سەلامی خۆی لەسەر بێ یعنی ئێمە جارە حەزەکەم هەموو مسلمان بزانێ یەکێک لەو ناوە خۆشانەی کە بەلای پێغەمبەرەوە خۆش بۆ ناوی عیسا بووە حتا کەلیمەی ناوی عیسا بێ یا مەسیح شتێکی ئاساییە چکە ناوی یەکێک لە پێغەمبەرانە و مەسیح سیفەتی یەکێک لە پێغەمبەرانە باشە بەڵام پەیامەکەی خۆتت لێ تێک نەچێت کە قورئان باسی ئەکات لە ڕۆژی قیامەتە خوا پرسیارەکە لە عیسا سەلامی خۆی لەسەر بێ وإذ قال الله يا عيسى ابن مريم أأنت قلت للناس اتخذوني وأمي إلهين من دون الله أي عيسى آية تو لقيامة أخوة برسالي لك آية أي عيسى تو بخلتي دوتوا منو دايكم بپرستن لجياتي خدا منو دايكم هذا سيدنا عيسى ودايكي سيدتنا مريم ليه موسى سيدنا عيسى أفرمي قال سبحانك خوي تبرعك باكو بيقردي بوتو پروردگار ما يكون لي أن أقول ما ليس لي بحق أي پروردگار من كلمة يقنالم كالراس نبه هرشي وتوما هالراس تموتوا إن كنت قلته فقد علمته أجر من وام وتبه توخت أيزاني أما بيامي عيسى بوكسك إيوه بالله افترايك بسيدنا عيسى بك تعلم ما في نفسي ولا أعلم ما في نفسك تو آقاداري خدايا أوي لناخي من دايا من آقام لناخو نفسي تونيا أوي نهينيا من آقام لينيا إنك أنت علام الغيوب تو آقاداري هموشتكاني وشار زي بسر همو نهينيا كان ما قلت لهم إلا ما أمرتني به هیچ شتێکم پێ نەوتون إلا ئەوە نەبێ ئەمرت پێکردم ئەو کە خوا ئەمری کردووە بە عیسا چییە ئەن اعبدوا الله ربي وربكم بە خەڵکی وتووە خوا بپەرستن کە پەروەردگاری من و ئێوەشە ئەمە پەیامەکەی سەیدنا عیسا ئێمە ئاوایە دیەکەینەوە خوا بپەرستن کە پەروەردگاری ئێمەش و ئێوەشە پەروەردگاری منوش ئێوەشە کەواتە نەخێر یەکەم بەڵێ دروستە یادی سەیدنا عیسا بکەیتەوە بەڵام لەسەر ئەم شێوەی کە قورئان باسیەکە دووەم نەخێر جایز و دروست نییە بە کوفر و شیرک و خەرافیات و دوورکەوتنەوە لە ئەخلاقیاتی پەسەندی ئیسلامی و ئینسانیاتی بکرێتەوە
وەکو لە قسەکانی پێش وشە باسم کرد ئەگەر کابرا شوێن کەوتی ڕاستەقینەی عیسایە ئەبێ شوێنی پێغەمبەر کەوێ سەڵسەلام و شوێن کەوتنیش و خۆشویستن بە یاد و حەفلە ئەمانە ناوی بەڕاستی سێرەکی ئەم پێغەمبەر ئیسلامە صلی الله علیه وسلم دۆست و دوژمن شایەتی بۆ ئەدەن کە گەورەترین مرۆڤ بووە لە ڕووی دین و پیادەکردنی ئاینەکەیەوە کە ئیسلامە لە ڕووی دنیاییشەوە کە واکو سەرکردە و سیاسێکی گەورە بووە کە لە مێژوای وێنەی نییە کە کابرایەک کتێبێکی نووسیوە 100 شخصیەتە زۆر گەورەکە لە جیهانە کە خۆشی مەسیحیە پێغەمبەری خوای لە یەکەم کەسان نووسیوە فەرمێ هیچ کەسێ بەقەدەر محەممەد صلی الله علیه وسلم لە هەموو ڕووەکانی ژیانەوە کامڵ نییە دێ لەگەڵەوەش ئێمە وەکو مسلمان ناین یادی لە دایک بوون و یادی وەفات و شتەکانی پێوان بکەین بەڵکو شوێنی ئەکەوین قورئانش شوێن کەوتن بە خۆشویستن ناوە بە فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم ئەی محەممەد تۆ بە خەڵک بڵێ هەر کەسی ئەڵێ من خوام خۆشەوێ با شوێن تۆکەوێ کە ئەمە شەریعەتەکەی خوایە معنای خۆشویستن بە شوێن کەوتنە نەک هەنێ مناسەبات و نێشتی بەڕاستی ڕووکەش و دنیای و درۆینە و بێئەساس و کە هیچ ینی بەڕاستی ئەوەی کەواوەکو ئەکرێت لەو یادی بە حساب لەدایک بوونی عیسادا بەرەڵاییە تێکەڵاوی بێمەعنایە عەرە خواردنە گوناه و تاوانە قسەی دروست و ناڕەوایە بە ناوی عیسا و بە ناوی خواوە یعنی ئەوانە هەمووی هەر گوناهە چجایەوە حەفلەکە هەری وەکوتم هیچ بنەمایەکی ئەو تۆی نییە بەڵام ئەگەر بیش بێتەوە بێبی باسی گەورەی ئەو پێغەمبەرە و شوێنکەوتنی و شەریعەتەکەی و چی کردووە کەەوەش تایبەتە بە مەسیحیەکان و بەوانی کە شوێنکەوتنی ئیسان هیچ عەلاقێکی بە موسڵمانان نییە ئەوەتە عیسا خۆی باسم کرد خۆی کە لە ئەخیر زەمانە دێتەوە سەر زەوی لە دوای ئیمامی موسڵمانانەوە و بە شەریعەتی پێغەمبەر کارەکە یعنی بێتە نەفەرێ موسڵمان لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم عیسا ئێستا تۆ چ پێویستە تۆ خۆوەنە وەزعەکەی خۆت بگۆڕی کە مخالفەی عیسای شەکەی یعنی عیسا خۆشی بێتە سەر زەوی ئەمەی قبوڵ نێ کە خەڵکیان بەڕاستی ئەنجا ئاینی پیرۆز ئیسلام ئاینێکی کامڵە ئاینێکی تەواوە ئاینێکی گەورەیە پێویستی بەوە نێت تۆ بڕۆی شتی تری بۆ بێنی یا شوێن شتی ترکەوی خۆت بچووکەیتەوە بەڵکو ئاینی ئیسلام مصدقا لما بين يديه پێغەمبەرانی تر بەڕاست زانێ بەڵام لە شوێنی ترشا ئەفەرمێ مهەیمینەن عەلەیه یعنی هەموویانی لە خۆ گرتووە لیوظهیرەهو عەلە الدینی کولی خوای گەورە باسی ئەم ئیسلامەکە خوا ئەوێ باڵادەس و زاڵ و پەرە بسێنێ بەسەر هەموو ئاین و دین و ڕێبازەکانی تردا ئێتە تۆ چ پێویستەکە تۆ بڕۆی ئەوە نەخۆ بچووکەیتەوە بەڕاستی ئەمەش تێنەگەشتن و ناحاڵی بوون و کوردبینی و دیراسە نەکردنی ئاینەکەی خۆمانە موسڵمان هەر شتێکی نامەوە بینێ حەزەکە بڕوا لاسایی بکاتەوە وەکو ئەم سەری ساڵی زاینە وەکو مناسبەی کەواکو مناڵێک لە دایک بێ ینی ڕۆژی یادی لە دایک بوونەکەیەکەنەوە کەم ئەسڵ و ئەساسینە ئێمە وەکو ئیسلام شتی خۆمانەیە بێ شوێن ئاینەکەی خۆمان کرد لە ڕاستیدا ئێمە هەمیشە مناسبە دینیەکان تایبەتمەندی خۆی هەیە تۆم لە ئاهەنگێکی لە یادی لە دایکبوونی پێغەمبەرە حەفلە ناکەی باشە بەڵکو یادکردنەوەیان پێغەمبەرە چییە بریتە لە وردبوونەوە لە ژیانی بریتە لە پێداچوونەوە بەخۆت ئابزانی مقارنەی ژیانی خۆت بکەیتەنە لەگەڵ پێغەمبەرەدا دەگونجێت چیت کردووە بۆ زیندوڕاگرتنی ژیانی ئەو پێغەمبەرە باشە ناکرێ بەڕاستی وەکو ئاماژەشم پێدا عیسا عەلەیهی سەلام دەفەرمێت عەرق خواردنەوە حرامە ڕەقس و سەما حرامە تێکەڵاوی حرامە تەنانەت لە ئاینی مەسیحیدا حیجاب و داپۆشین واجبە ئەمانە ئایا مەسیحەکان ئەمە دەکەن باشە ئەگەر تەنان مسلمانێک باشە مسلمانێک یادی لە دایکبوونی پێغەمبەر دەکاتەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام خێر یادی هیجرە دەکاتەوە هەر مناسبەیەکی دەکاتەوە ناشەرعی تێدا بێ ئەگەر لە مزگەوتی شابێ حرامە باشە بۆیە بەڕاستی ئەمە ئەنگانی کاکرێ بۆیە ئێمە دەبێت کرسمس وەکو لە دایکبوونی عیسا لەگەڵ سەری زاڵە لێکتر جابکەینەوە دوو بابەتی جیاوازن حتا مەسیحەکانی خوانەمە دەڵێن ئێمە لە 25 مانگە یادی لە دایکبوونی عیسایە یەک بابەتێکی ترێ پەیوەندی بە ئێمەوە نییە بۆیە ئەم دوو بابەتە نابێت تێکەڵ بکرێن سەری ساڵ کە تێدەپەڕێ بەسەرمانە بریتێ لە ڕۆژمێر بریتێ لە ساڵنامە بەکارهێنانی هیچ کێشەیەکی تیانێ چکە بابەتە دینیەکان چکە لە سەردەمی ئیمامی عومەرە کاتێک کە بڕیاردرا موسڵمانان ساڵنامەیەکیان هەبێ
کۆمەڵە پێشنیار هەبوو ئایا چی بکەین بە ساڵنامەی خۆمان تەنەیەکی لەو پێشنیارەوتیان با ساڵی یەهودی بکەین بە ساڵی خۆمان کەواتە دروستە تۆ ساڵی خەڵکی تریش بەکاربێنین لە ڕوو شەرعی و کێشەیتیان نییە بەڵام ئێمە تەنها دەبێت بەکارهێنانەکەمان لەسەر ئەجینا من وەکو مسلمان کللتوری من تێڕوانینی من جیهان بینیم لەگەڵ کەسێکی مەسیحیا جیاوازە بەڵام معنایەوە نییە من دژایەتی ئەو بکەم یا دژایەتی من بکە باشە مەسلەی بابەتی پیرۆزبایی و مەسلەی بابەتەکانی پێکەوە ژیان کەم بابەتانە قسەی لەگەڵ بەڕاستی ئیشی عامە نییە ئیشی کەسێک نییە بچێ بۆ کەنیسە مثلەن یەکێتی زانایانە کێشە نییە وەفدێکی ڕسمیە مەسەلەن سەرکردایەتی حیزبی ئیسلامیەکان پیرۆزبایی لە مەسیحەکانەکەن کێشە نییە ئەمە چونکە بابەتەکە بریتێ لە مەسلەی بابەتی پێکەوە ژیان بەڵاوی ئەفراد بچێت بە تایبەتی دراوسێ لە دراوسێ جاری وایە مەسیحێک پیرۆزبایی لە مسلمانێکا بە بۆنەی ڕەمەزانەوە ئەکرێ مسلمانەکەش پیرۆزبایی لەو بکات ئەویش پێی خۆشە بەڵام دەکرێت لە هەمان کاتیشا پێی بڵێ ئیسا لە لای ئێمە پێغەمبەری خوددایە نەکو کوڕی خوددا کەواتە تێڕوانی دەبێت ئێمە لەسەر بنەما و هێڵە گشتیەکان ئەم مناسەبانە بکەینەوە یعنی لیادی لە دایکبوونی ئیسا عەلەیهی سەلام یا هەر مناسەبێکی تر ئێمە تەنانەت مسلمانان یەک دنیا کێشەمانەیە لەسەر یادی لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە چۆن بیکەینەوە حتا ئەم هەموو تەحەفوزاتە هێشتا لە دایکبوونەکانی پێغەمبەری خوادا ناشەرعی ڕوەدا خوراافات باسەکرێ بیدع باسەکرێ چی باسەکرێ ئەبێ لە دایکبوونی مەسیحدا چۆمێک کەواتە دیسانەوە دووپاتی دەکەمەوە دەبێت ئێمە لەسەر هێڵە گشتیەکان بە پێی میزانەکانی شەرع بە پێی میزانەکانی دینی ئیسلامی ئەم مناسەبانە یاد بکەینەوە و دەشکرێت لە هەریەکێ لە مناسەبانەدا هەریەکی لە پێغەمبەران کۆمەڵە ئايات و فەرمودەمانەیە باسی ژیانیەوانەکەن دەکرێمە لە مناسەبانە تەنان مامۆسایانی ئاینی لەسەر مینبەر زۆر احتیادی ئەم جمعەیە باسی لە دایکبوونی عیسا بکەن چونکە لە قورئانە باس کراوە باسی ئەو بکەن خوای گەورە دەفەرمێ وجعلناها وابنها آية للعالمين ئاەتێکە معجزەیەکە چونکە بەوێ ئەوەک لە دایک بووە دەکرێت بەم شێوەیە بە پێی میزان و تەرازوی خۆمان یادی لە دایکبوونی عیساش بکەینەوە عەلەیهی سەلات وەسەلام بۆیە سەلامی خوا لە عیسا سەلامی خوا لە هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەلات وەسەلام باوەڕ بە پێغەمبەران ڕوکنێکە لە ڕوکنەکانی دینمان هەر کەسێ باوەڕی بە پێغەمبەرێک نەبێ باوەڕی بە پێغەمبەری ئیسلامیش نییە وەک عەرزم کردی عیسا عەلا نەبینا عەلەیهی سەلام کە هاتووە لە سەردەمی خۆیان پێغەمبەر بووە ئێمەش ئیمانمان پێهێتی آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله إيمان من بهمو كتابكان هي إيمان من بهمو پیغمبركان هي كهاتون عيسى لا إما پیغمبريك پیغمبري خدايا الرئيس ليجيراو بأمتك هاتوا إيمان من بيتي أمريكا يستا جناب فرموي عیسا بەڵێ لای ئێمە پێغەمبەرێکی خوای پەروەردگارەوە ڕێز لێگیراوە بە ئاهەنگ یادیەکەینەوە یا بە پەیڕەوکردنی عیسا جارێ ئێمە عیسایی نین مەسیحی نین ئەو ئەگەر پەیڕەوانی خۆیان چۆن پەیڕەوی لە دینی خۆیانەکەم ئازادن بەلای ئێمە ئیماندار و مسلمانەوە ئەم دینانە کە نەسخ بوونەتەوە هیچیشان لەسەر ئەسڵی خۆی نەماوە نە تەورات نە ئینجیل نە زەبور ئەوە نییە کە بۆکو خۆی مابێ ئەگەر مابێتیش ئێمە پابند نین پێوەی ئەوە پەیڕەوانی خۆیان پابند نین پێوەی و پێم وابێ ئەگەر عیسا ئێستا بێتە بەر جادەی سالم پێم وابێ هەموو ئەو خەڵکە لە خۆی بەریەکە کە پێغەمبەرێک ئەکرێ خەڵک بە ڕەقس و سەما و عارە خواردن و ڕەقس و دانگ و ئەم قاع و هۆڵ و شتانە خەڵک یادی بکاتەوە پێغەمبەرێک بەو هەموو ناشەرعی و بەو هەموو بێشەرعی و بێشەرمی ڕازیە هەر عیسا خۆی ئێستا بێ لە مەسیحیەکانی خۆیان ناڕازیە و قبوڵی نییە بەنسبەت ئێمە موسڵمانیشەوە بە هیچ شێوەیەک جائز نییە و دروست نییە مشارەکەکردن لەم جەژنەدا بەڵام ئەمە ناکات ئەوەی وەکو ئیشارەتم پێکرد ئەوانە بۆ خۆیان ئازادن ڕێز لێگیراون هاونیشتمانی ئەم وڵاتن چۆن قوساتی خۆیان و سروشتی دینەکەی خۆیان بەڕێوە بن ئازادن بەڵام ئێمە ئیماندار و مسلمان نەخێر بۆمان جایز نییە نەپەیڕەوی لە دینی ئەوان بکەین چونکە دینی ئەوان دینی ئێمە خاتەمی دینەکانە کۆتاییهێنەری دینەکانەوە ئێمە قورئانی پیرۆزمانە بەردەستایەوە سونەتی پێغەمبەرمانە بەردەستایە و ئەو هەموو دەستور و یاسایە کە ئێستا لە عالەمی سەرزەویە لە شریعەت و لە یاسای دەستور و ئیسلامی پیرۆز قانون هەڵەیەنجێنێ و قانون ئیستنباطەکە ئێمە هیچ پێویستیەکمان بە هیچ کتێبێکی پێش خۆمان نییە لە ئینجیل و تەورات و زەبور چونکە ئەوانە نەسخ بوونەتەوە و ناویان نەماوە و باویان نەماوە بەڵام بۆ خۆیان ئازادن ئێمە ئیماندار پەیڕەویمان لەسەر نییە و یادکردنەوەشمان لەسەر نییە هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نییە و هیچ پێم وابێ هیچ ڕەبتێکی بە ئێمەوە نییە چونکە ئێمە نە مەسیحین و نە پەیڕەوی عیساین و ئەگەر ئەوانەیە کە خۆیان بەخۆیان ئەڵێن مەسیحیش ئەوانش ئەگە پەیڕەوی لە دینی عیسا ئەکەن دینی عیسا پێم وانە ئەو هەموو بێشەرعی و بێشەرمیەتیا بوو بێ و قوبوڵی کردبێ و پێڕازی بوو بێت.
یەک خاڵی گرنگ کە من ئەمێ ئاماژەی پێ بکەم کە دروست نییە مشارەکەکردن و پیرۆزباییکردن لەمەی کە جەژنی ئەوانە وانایی بنین ئەمە خەتەرێکی عەقیدەیی بۆ سەر ئیماندار و موسڵمانتیایە کە ئەوان ئەم ئیشارەتەکە ئاواکەن بەلای ڕاستیا بەلای چەپە بە هەر حاڵ ئەمە عەقیدەی تەسلیسە یعنی قەراردانی سێخوایی خوای پەروەردگار پاشان عیسا و مەریەم یعنی ئەڵێن عیسا کوڕی خوایە وەلعیاذ بالله هەندێکیان واڵێن هەندێکیان ئەڵێن مەریەم پلێ لە خوای پەروەردگارەوەیە بۆیە پیرۆزباییکردن لە جەژنی مەسیح لەمڕۆدا پیرۆزباییکردنە لەو شیرکەی کە ئەوان ئەیکەن خوا و عیسا و مەریەم لە یەک مەرتەبەیە دانێن وەڵن عیسا کوڕی خوایە و مەریەم پلێ لە خوار خواوەیە کە ئەمە ئینسان چۆن دەبێ ئینسانی موسڵمان پیرۆزبایی لەم شیرکە بکە پیرۆزبایی لەم شیرکە عین تەصدیقی ئەم شیرکە بەڕازدانانی ئەم شیرکە کە ئەوە شیرکە لای ئێمە نەخێ خوای پەروەردگار ذاتی ئەڵڵایە و عیساش پێغەمبەرێکە وەکو پێغەمبەرەکانی باقی پێغەمبەرانی تر چۆن ڕێز و احترام و خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خۆمان هەیە بۆ عیساشمان هەیە بۆ موساشمان هەیە بۆ نوحیشمان هەیە بۆ ئیبراهیمیشمان هەیە بەڵام پابەند نین بەو شەریعەت و بەو عەقیدەی ئەوان کە ئینحرافی کردووە لەسەر ئەسڵی دینی عیساش کە دینی عیساش هەروانە بووە ئەسڵەن چکە عیسا پێغەمبەر بووە ئەهلی تەوحید بووە وەکو پێغەمبەری خۆمان هەر ئیدعای ئەوی کردووە ذاتی ئەڵڵا پەروەردگارە و ئەویش پێغەمبەر و بەندەی خوایە نەک کوڕی خوا بێ یان پلێ لە خوار خواوە بێ یان دایکی پلێک لە خوار خواوە بێ لەبەرەوە جائز نییە بە هیچ شێوەیەک ئینسانی موسڵمان نە پیرۆزبایی بکە نە مشارەکە بکە و نە بەشداری بکە و من وەسیەتی موسڵمانانیش ئەەکەم تەنانەت لە فەیسبوک و لە نامە و لە ئەم شتانەشە پیرۆزبایی بۆ یەکتری نەنێرن چونکە پیرۆزباییکردن یعنی پیرۆزباییکردن لەو شیرکە سەری ساڵەکە کە سەری ساڵ ئێمە سەری ساڵی کوردیمان هەیە سەری ساڵی هیجریمان هەیە کە پێم وایە تیا گوناهبارین ئەگەر خۆشی تیا دەرببڕین. ئێمە ئەبێ بزانین خوا کەلیمەی کوفر بەکارە با بۆ خەڵکێک کە گوێڕایەڵی عیسا نابن ئەفەرمێ خوای گەورە پەروەردگار جەل جەلالوه لێرەیە لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم بێباوەڕ بوون حەقیان شاردەوە ئەو کەسانەی کە وتیان عیسا سەلامی خوای لەسەر بێ مەسیحی کوڕی مەریەم كا خواه لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم أوانا بباور من حق ينشارد وكلمة كفرك بهم معنى كاني معنى لغويكي أويك هركسك حق بشاريتوا بيوتر كافر معنى شرعيكي أويك كسك بباور أبي بم بيامي خوايا بيامي شكل بيغمبران بيوتر بباور بكافر وقال المسيح يا بني إسرائيل اعبدوا الله ربكم ربي وربكم أو سيدنا عيسى فرمى أي پروردگار أي بنو إسرائيل كان إيوه پروردگار تان بپرستن كپروردگاري منو إيوشا إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة هر كسك شريكك أو خوايا قرار بدا خوا بهشتي لقدغاك ومأواه النار الشيخات آقرة وجيغاك شي آقرة وما للظالمين من أنصار وبو إنساني الظالم مستمكاركش كأم شرك وكفر وخرابيك بشتيوان أغنية دوباره يكاتو خوا فرمي لقد كفر الذين قالوا بيباورن أواني بيباوربون أواني كوتيان شي إن الله ثالث ثلاثة وتيان خوا يشكل السيانك يشكل السيخوة أو سيخوايا وما جا خوا فرمي وما من إله إلا إله واحد هیچ خوایەک نەجی لە ذاتی خۆی ئەو سێ خوایە کە ئەوان باسیەکەن چی و چی ئاب و ئوم و ڕوح القدوس باشە عیسا دایکی عیسا ڕوحی قدوس باشە ئەو حتا ئەو تەسلیثەی کە باسەکرێت کە بۆ ئەڵین بۆ مسلمان جائز نییە و دروست نییە کە ئەو تەسلیثە بکات ئەو تەسلیثە علامەتی ئەوەیە کە تۆ باوەڕت بە سێ خوا هەیە بەڵام خوا بۆمان باسەکە ئافەرمێن نا ئەو کەسەی کەوایە ئەمە پێی بێ باوەڕ بێ حەقی شاردۆتەوە درۆ لەگەڵ خۆیاکە چکە پەیامەکەی عیسا چییە ئەوەیە کە هیچ کارێکی نەکردوە جگەلەوەی کە خوای گەورە پەروەردگار ئەمری پێکردووە